ئێمە ئینشاءڵڵا هەر جارەی لە خزمەتیشێک لە سونەتەکانی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم ئەوەستین ئەو سونەتانەی کە فەرامۆش کراون باز ناکرێن یا کەمتر جێبەجێ ئەکرێن باسییان ئەکەین و خۆشمان محاوەرە ئەکەین ئینشاءڵڵا جێبەجێیان بکەین. ئەمڕۆ حەزم کرد ئەو سونەتەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم لە خزمەتانە باس کەم. پیاوێکی عەرابی هات و خزمەت پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم داوای قەرزی لێ کردەوە بە زمانێکی زۆر زبر. ئەسحاب هەستان بۆی وستیان ئەدەبی دابدەن نابێ ئاوا قسەکەی لەگەڵ پێغەمبەریانە صلی الله عليه وآله وسلم. فەرمووی دعوه فإن لصاحب الحق مقالة، لێگەڕێن ئەو کەسێک کە خاوەنی حەقە قسەیەکی پێ با بیکە. فەرمووی طبعا وشترێک قەرزار بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سنێک، فەرمووی بڕۆن سنێکی مثلی سنەکەی خۆی بۆ بێن. چون گەڕان زۆر هەوڵیاندا وەکو ئەوەی خۆیان دەست نەکەوت، وتێن والله یا رسول الله صلی الله عليه وآله وسلم وەکو ئەوەی خۆیمان دەست ناکەوێت، چونکە لە حوشترا ساڵ زۆر تەئسیریە بۆ سعر. طبعا وشتر هەموو ساڵەکانیشی لەناو عەرەبە ناوی هەیە، ناو مثلا ابن لەبوونی هەیە، بنت لەبوون، حقەی هەیە، جەذعەی هەیە، مثلا سەنی هەیە، چی هەموو ئەوانە. فەرمووی بڕۆن دانەیەکی چاکتر لەوەی خۆی بۆ بێن. فەرموون ڕۆشتن دانێکیان وەنا ساڵێ لەوەی خۆی زیاتر، طبعا ساڵێ لەوەی خۆی زیاتر زۆر تەئسیرەکە لە سعرە. فەرمووی یەکێک لە جوانیەکانی کەسی موسڵمان، خێرترین کەس لەناو موسڵمانە کێ؟ ئەوەیە کە قەرزی دایەوە بە باشتر ئەیداتەوە. ئیمامی قاری لە شەرحی بوخاریە ئەفەرمێ ئەم فەرمایشتە ئەدیلەی زۆر گەورەی تێ. ئێمە ئەزانین قاعیدەیەکمان هەیە، هەر قەرزێک نەفعی ڕابکێشێ بێتە ڕیبە. ئەفەرمێ بەڵام ئەگەر کەسێک قەرزار بوو، بۆ نمونە 900 دینار قەرزار بوو، 1000 دیناری هێنایە بۆ کابرا، دیکە کە ئەمە هێناومەتەوە ئەحسن کەممەن وە کەیفەن. 900 دیناری داوەتێ 5000ە، ئەم 10000 حرمەتی زیاترە مەسەن بۆ ئێنێتەوە، 25000 بۆ ئێنێتەوە، کەیفیەتی جوانتری پێ ئەداتەوە و کەممەن ژمارەی زۆرتریشی ئەداتی. ئەفەرمێ ئەمە بەشێکە لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. واتە ئەگەر کەسێک قەرزت لێ وەرگرت محاولەکە باشتری بۆ بگێڕیتەوە. حتا مەسەلەی بابەتە ڕیبەویەکان ئەگەر قەرزیان تیا کرا، بنمونە حیوان مەسئلەیەکی ڕیبەویە، ئایا ئەکرێ کەسێ حیوان قەرز کات و دوای حیوان بداتەوە بەپێی ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ ئیمامی قاری فەرمێ بەڵێ دروست. سنەتە فەرامۆشکراوەکە ئەمەیە، تۆ کە قەرز لە کەسێ وەرەگری بۆی ئەبەیتەوە، ئەبێ زۆر باشتری بۆ بەریتەوە. نە ئەزانم ئەگەر چەند درەمێکی زیاتر بێ کابرا وەری ناگرێتەوە، ئەچم هەندێ میوە هەندێش تەرتیبەکەم لەگەڵ دەسمای بەمە بۆ ماڵەکە، چۆن وەرت گرتووە دڵخۆشی کە داتەوە ئاوا بە دڵخۆشی بیدر لە کاتی خۆیان لە مەوعیدی خۆیان زیاتر باشتر چاکتر تەسلیم کردەوە. ئەوە سنەتێکی فەرامۆش کراوە. ئەی لەوە ئێستا کەسێک بێت 10 دیناری زیابەتەوە بە کەسێکەوەن لای بە کوورە ڕیبایە، من خۆم تووشی ڕیبا ناکەم، ناکاتە ڕیبا، چونکە هیچ شەرتێ لە بینیانە نییە ئەم بە فەزیلەتی خۆی شتێ زیادە ئەگێڕێتەوە بۆ ئەم کەسە لەبەرەوەی قەرزی داوەتێ. ئەویش ئایا لە بەرامبەرە ئەگەر وەریگرێ مەسەلەن عیبەیە؟ ئەگەر وەریگرێ خراپی کردو نەخێر، ئەویش باشی کردووە کە وەریگرتووە، هیچ کێشەیەکی نیە. ئەمە وا ئەکا قووەتی قەرزدان زیاتر کرد لە نەبوونی ئەم سنەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. وای لێ هاتووە قەرز نەمەوە، حەقیقەتەنەوە کەس قەرز بە قەرز کەس نادا. وەڵام ئەگەر کەس خەڵک بزانن کە ئەم قەرزەی دا کە هێنایەوە ئەوەندە بە جوانی ئێهێنێتەوە بە دڵێکی پاکەوە بە دوعای خێرەوە و هام اینجا لەگەڵ یا مەسەلەن شتێکی زیادەی بۆ ئەگێڕێتەوە کەمەن و کەیفەن بە مەیلی خۆی سنەتەکە جێبەجێەکە، خەڵک حەرەکەیەکی قەرزدانی تا بەهێزترێ. ومێ دەکەم ئینشاءڵڵا ئەم سنەتە خۆمان بۆ خۆمان زیندویکەینەوە. هیچ کەسێک قەرزارین کە بردمانەوە جوانتر چاکتر، حتا هەندێک جار عەتر زۆر تەبیعیە، عەتری لێ ئەدەم ئەیدەمەوە، زۆر کەیفیەتی جوانتر تەسلیم یەکەم لە شتی تایبەتە تەرتیب یەکەم ئەیدەمەوە. تەنها قسەی دۆستێکم کە بەلامەوە زۆر جوان بوو لەو مەسئلە،
ئەو ماساب دایم قەرزار بووم ئەو شەو هاتم نەخەوتم هەموو پارەکانم ڕێک کردەوە هەموو ڕقەمەکانی خستوە یەکشن هەمووی بە تەرتیب ئەو هەموو ئەو کتابە ئازار ڕێکمە کردەوە لاسیکم لێ ئەدا مەزبوط تەرتیبمە کرد ئەو کە قەرزەکەم بردەوە بۆ کابرا ئەو واتەزانی لەناو بانقا دەرهێناوە هەمووی شیک ئەو هەموو خۆم لە ماڵەوە ڕێک کردبوو ئەو شەو نەخۆتم هەر خەریکیەوە بووم تا پارەکانم بۆ ڕێک کردەوە تەرتیب کرد ئەو هیان بوو تۆزە بە حاڵ دڕاوێکی پێ و تیپێکی جوانم لێ ئەدا تەرتیب ئەو هەموو زۆر بە مەزبوطی تەسلیم کردەوە ئەو کابرا زۆر مەمنون دڵخۆش بوو چکە پارەکان زۆر بمڕەتەوی بۆی ڕۆشت بووە کەسی مسلمان ئەمە صیفەتێتی ئەمە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم سنەتی فرامۆش ئومێد دەکەم جهدکەن بۆ زیندووکردنەوەی خۆی گەور لە گوناهی منیشەوەش بوورێ خۆبمان کاتە خزمەتکاری سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم موفق بن یا رب